دەستیم هەیە هەموو ژۆرە کارێکی دەستی درومان بێ یا هەچ شتێکی تر بێ ئەمە یەکێکە لە کارەکان کە من خولیان بۆ حەزم کردو بیکەم هەم زیاتر ینی تۆ ژینگە ئەپارێزی لەوەی کە کۆمەڵە قماشێکی زۆر لای بەرگ درۆکان زیاد ئەبێ نازانن چی لێ بکەن ئێمە ئەیێنین جارێکی تر ئەیکەینەوە بە شتێکی تر دروستی ئەەکەینەوە شتەکە یعنیکەین بە شتێکی تازە و بەرگێکی تازەی لە دروستەکەین کە خەڵک ئیسیفادەی ئەتوانێت لێ بکە بۆ هەڵواسین بێ بۆ داخستن بێ بۆ هەچ شتێ بێ ئەمە زیاتر یعنی بڵین زیاتر بۆ ژینگە پاراستنە و بۆ جوانکاری ناو ماڵە و هەم ئەگەر پەرشی پێبیرێ دوایی ئەتوانین بیکەین بە بزنسیش بۆ خۆمان نزیکەی 5 کەسین دوانمان ئەندازیارین و ئەوانی تریش هەر بڵین کۆلێج و هینیان تەواو کردووە بە زۆری لە کاتێکا ئەم ئیشانە ئەەکەین کە کاتمان هەبێ ینی چونکە بە زۆری ئەوان دەوامیان هەیە ئیشیان ئیشی تریان هەیە من خۆم بەزخانە نشینم ئەوان شتی تریان هەیە نزیکەی 2 ساڵە بێ خەریکین 2 ساڵە بێ مەشغوڵی ئەمەین کاتێکی زۆری ئەوێ زۆری هیلاکیە هەم بە کۆکردنەوەی پارچە سەرە پارچەی قماش و دیزاینکردنی شتەکان لە پێشا دیزاینێکی بۆ ئەەکەین مەسەلەن ڕەنگی هەڵەبژێرین و ئەڵین ئەم ڕەنگە ئەم نەخشەی تا دروستەکەین ئەو نەخشە ئیتر ئەهێنین بەهۆی ئەوە قماشەکان ڕنگ جیا ئەەکەینەوە لە یەکتری ئەنج ئەیان پێچینەوە ئەنج ئەیان نووسێنین بە یەکەوە ینی ئیشەکە ئیشێکی گرانە قورسە بەس خولیامانە زیاتر ئەگەر خەڵک ڕەغبەتی لێی بێ ئەیفرۆشین ئەگەر ینی ئەگەر وەکو بزنسیش ئەگەر خەڵکیش حەزی لێبێ مەسەلەن لەو ڕەنگێکی ترمەوێ مەسەلەن بە پێی گونجانی لە ماڵەکەی حەزی لێبێ بۆی دروستەکەین کێشەمان نییە یعنی هەج ڕەنگێ بێ ئەو کەسە بیەوێت بە سەلیقەی خۆی ئێمە دروستی ئەەکەینەوە حەزەکەین بچێتە ناو ماڵەکانەوە چونکە خەڵک هەیە زۆر حەزی لە شتی فۆلکلۆری کوردیەیە لەوانە من خۆم زۆرم حەز لێدی یعنی خولیامە هەموو شتێکی کوردی حەزم لێتی لەبەرەوە خەڵکێکی تریشەیە کە زۆر حەزی لێتی لە ئێستا پێشانگایەکمان کردەوە تایبەتە بە کاری دەستی بە تایبەتی هوەری دووبارە بەکارهێنانەوە یاخود دووبارە ریسایکلین کە کارەکانمان تایبەتە بەو قماشە و بەو سەرە پارچە قماشانی کە لە بەرگدورەکان ئەمێنێتەوانێ ئێمە این دووبارە کۆیانەکەینەوانێ و بەکاریانێنین بۆ دروستکردنی فەرشێکی کوردی بۆ ناو ماڵی کوردی هەم ئەوەی کە ئێمە بتوانین بە تایبەتی لە مانگی 3 بۆ مانگی 4 و بۆ مانگی 5 کە وەرزی بەهارە لە مانگانەیە ڕێژەیەکی زۆر لە قماش فڕێ ئێرێکە ئەگاتە 300 بۆ 400 کیلۆ لە هەفتەیەک یاخود لە مانگێکە و لەوانەشە زیاتر بێ وتمان بۆچی ئەم قماشانە کە فڕێ ئەیرێ بەکاریان نێنینەوانێ هەستاین بەوەی کە ئەم قماشانە بێنین کۆیان بکەینەوە بەکاریان بێنینەوە ئامانجەکەمان هەم لەوەیە پاراستنی ژینگەکەی و هەمیش لەوەی کە جارێکی کە کولتوری خۆمان زیندوو بکەینەوە لە ڕێگەی دووبارە بەکارهێنانەوەی ئەم قماشانە.